خاتون بەخێر بێ ڕۆژ باش باشی فەرموویتە ئێرەش باشی بەجلی کوردیەکی جوانەوە جلی کوردی و لەبەر کردووە زۆر لەو جوانە پیرۆزە بەخێر هاتی خاتو خەدیجە خاتو خەدیجە ئەمە وەرزی بەهارەی پەرلەمان دەست پێ ئەکاتەوە کە پشوتان کۆتایی هاتوو ئەگەر بکرێ پەمان بڵیت ماوەی وەرزی بەهارەی پەرلەمان چەندە کە کۆتایی دێت و و چەند پێشنیاز یاسا ئامادەکراون زۆر سپاس سەرەتا سلااو لە ئێوە و بینەرانی بەڕێزی کوردستان 24 خۆی هەر خولێکی پەرلەمانی پێک دێت لە هەشت وەرزی یاسادانان هەر ساڵێک و دو وەرزی هەیە وەرزی بەهارە و وەرزی پاییزە وەرزی بەهارە لە سەرەتای مانگی سێ دەست پێ ئەکات هەتا کوتایی مانگی شەش و هەروەها وەرزی پاییزە لە سەرەتای مانگی نۆ دەست پێ دەکات هەتا کوتایی مانگی دوازدە ئەمجا ئەوڕۆ دانیشتنی کردنەوەی خولی بڵێن یاخود بڵێن دانیشتنی کردنەوەی وەرزی بەهارەیە لە ساڵی دووەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خەدیجە خان ئەو پێشنیازە یاسانە کە ئەخرێتە بەردەم ئێوە ماوەی چنێک کاتتاندا ناو بۆ وەرگرتنی و دوای ئەوە کەی بڕیارەدەن لەسەر کۆبوونەوە یعنی کۆبوونەوە بکەن لەسەر ئەو پرۆژە پێشنیازانە یاخود ئەو پێشنیازە یاسایانە کە یەتە بەردەمتان بەێ خۆی هەر کاتێک کە وەرزێک دەکرێتەوە چه وەرزی بەهارە بێت چه وەرزی پاییزە بیتن لە سەرەتای مانگی یەکەمی هەر وەرزێک پرۆژە یاسا وەردەگیرێتن بۆ ئەوەی کە هەری پێویست لەسەر بکرێتن پرۆژەکان ئاراستەی لیژنە سەرۆکاتی پارلەمان ئەکرێتن سەرۆکاتی پارلەمانیش ئاراستەی لیژنە یاسایی ئەکرێتن و لەوێن دەرپێکەوە هەردوو جیهات هەم سەرۆکاتی پارلەمان هەم لیژنە یاسایی دیراسایی ئەو پرۆژانە ئەکەن بە پێی ئەو پەیوارانە کە هەنە لە ناو پەیداوی ناوخۆی پارلەماندا و لەوێ کە دراسەتیان کرد و ئەو پەیوارانەیان بە هەند وەرگرت ئەو جەبڕیان لەسەر ئەدرێت کە ئایا ئەم پرۆژە یاسایانە خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێت یا خۆتە باشە کۆمەڵێک پرۆژە هەبوو پرۆژە یاساوە پێشنیاز هەبوو لە ماوەی ڕابردووە لە وەرزی ڕابردووە چیان لێکراوە ئێستا لەم وەرزەیە چیان بۆ ئەکرێتەوە کە باست کرد ئێستا ئەمانە کاریان بۆ کرێ بۆی بڕیاریان ئەی ئەوانەی پێشووتر چیان لەسەر ئەوانەی پێشووتریش هەموو ئیشی پێویستی لەسەر کرایە بەکو ئەمەژان پێدا کۆمەڵێک پێوارمان هەیە ئێمە پێداچوونەوە ئەکەن هەر پرۆژەیە کە دێت دەزان تەماشای دەکەن کە ئایا ئەم پرۆژەیە فعلا لە ڕووی شکلی و لە ڕووی مەوزوعیەوە ئەو مەرجانەی پێویستی تێدایە یاخود نا یان پرۆژە لەوەنەیە پێشکەش کرابیتن ئەسڵەن پێوارێکی ترمان هەیە دەلێتن ئایا فعلا پێویستیمان بەو یاسایە هەیە واتە وشایی یاسایی هەیە لە واقعدا کە ئەمە پێویست بکات ئەو پرۆژەیە بخەینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمی بووی بکەین ئەو پێوارانمان هەموو بەرچاو وەرگرتیە و ئیشی پێویست لەسەر کراوە ئەگەر پرۆژەیەک ئەو پێوارانەی تێدا نەبیت بێگومان ئێمە ناخینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمیش بووی ناکەین کەواتە یعنی هیچ پرۆژەیەک بەم ئەوە نەبووە کە ئێمە پشتگوێ بخین یان بە هەر شێوازێکی تر ئەمە بە شێوەیەکی پەیڕەوی ئیش ئیشمان لەسەر کردیە و ئەوەی کە پێویست بووە خراوتە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەم بووی کراوە بەڵێ کۆمەڵێک پرۆژە یاسا هەن کە ئێوە ئێستا کاری لەسەر بکەن وەکو ڕوبەڕووبوونەوەی بە قاچاکردنی نەوت و دەرهێنراوەکانی سندوقی داهاتی نەوت خاڵە سنووریەکان یاسای گومرگ و زۆر لە یاساکانی تر وەکو هەموارکردنەوەی یاسای وە بەرهێنان لەم دانیشتتان کە دەست پێکەن کامیان ئەفزەڵێتە و کامیان لە سەرەتایە باسی لێ ئەکرێت بێگومان پرۆژە یاسای گرنگ هەیە کە پێویستە لە خلالی ئەم وەرزەدا و وەرزەکانی تریش ئیش لەسەر بکرێت چه ئێمە وەکو پارلەمانتاران کە مافی پێشکەشکردنی پرۆژەمان هەیە چه حکوومەت کە بەخۆی بۆ ئەوەی کە بەرنامەی کاری خۆی و سیاسەتی خۆی جێبەجێ بکات پێویستی بە هەندێک پرۆژە هەیە ئەویش یعنی هەندێک پرۆژە پێشکەش ئامادەی کردێ و پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکات و ئەمڕۆ یەکێک لە برگەکانی بەرنامەی کار لە دانیشتنی ئەمڕۆدا تاوتوکردن و یاخود بڵێن خوێندنەوەی دووەمە بوو پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی بە قاچاقبردنی نەفت و لە دەرهێنەوەکانیتی کە ئەمە پرۆژە یاسایەکی یەکجار گرنگە لەبەر ئەوەی کە هەمومان دەزانین کە نەفت یەکێکە لە سەرچاوەهرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە وەکو داهات احتیمادی لەسەر دەکات یعنی بابەتەکە پەیوەندی بە ئابووری وڵاتەوە هەیە بوویە پێویستە کە ئاسایشی ئابووری هەرێمی کوردستان بپارێزرێت هەر بوویە ئەم یاسایە کە پێویستە دەربچوێنرێت لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێتن بۆ ڕێگیریکردن لە قاچاقکردنی نەفت و لە دەرهێناوەکانی بۆ ئەوەی کە بتوانین ئابووری خۆمان بپارێزین و یدی ڕێگیری لەو تاوانانە بکەین و ئەو کەسێک کە ئەو تاوانە ئەنجام بدات فعلا بگاتە
سزایەکە مستحقێتی. بەڵێ خاتو خەدیجە لە ماوەی ڕابردوو هەر لەگەڵ دەستپێکی کابینەی نوێم حکوومەت پرۆژەیەکسای چاکسازی یاخود خراە بەردەستی ئێوە بڵاو کرایەوە ئایا ئێوە پێتان وایە خود چاوەڕێوەکەن حکوومەت پرۆژێکی چاکسازی بۆ ئێوە بنێرێت کام پرۆژە مەست سەرەتا لەگەڵ دەستپێکردنی کابینەی نۆ ئەو پرۆژە یاسایە پەسەند کرا هەر لەگەڵ دەستپێکی کابینەکە پرۆژە یاسایەک نێردرا بۆ ئێوە پەسەند کرا چاوەڕێکەن پرۆژە یاسایەکی دیکەتان بۆ بنێردرێ بەڵێ بێگومان یەکێک لە پرۆژە گرنگانەی کە ئەمە لە وەرزی پاییزەی ساڵی یەکەمی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان مانتاوتێ کرد و پەسەند کرا خۆشبەختانەوە هەروە لە سەرۆکایەتی هەرێمیش دەرچوێنرا پرۆژە یاسای چاکسازی بوو کە لە کابینەی هەشتەمیش ئیشی لەسەر کرا و بەڵام بەداخەوە بەهۆی هەندێک بۆرەدوو و مەرج نەتوانرا کە بڵێن پەسەند بکرێت لە پەرلەمان ئێمە توانیمان لە کابینەی نوێم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواوی بکەین و سپاس بخۆ کە ئێستا وەکو یاسایەکە و پەسەند کراوە لە سەرروکی هەرمیش ئیمزای لەسەر کردووە بەڵام لە ڕاستیدا پروسەی چاکسازی پروسەیەک نییە کە ئەمە بڵێن تەنها بە یەک پرۆژە یاسا چاکسازی خۆمان ئەنجام دەدەین بەڵکو چاکسازی پروسەیەکی بەردەوامە و حکوومەت بێگومان پروژەی تری ئەبیتن بۆ ئەوەی کە بە بەردەوامی چاکسازی بکات لە بواری ئیداری لە بواری ئابووری لە هەموو سێکتەرەکانی لە هەموو سێکتەرەکان پێویستی بە پرۆژە یاسا ئەبیت بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی بەردەوام چاکسازی بکەین هەر وەکو درێژێک بۆ پرسیارەکەی هاژا ئێوە یاسای چاکسازی موچە و خانەنشینی ئەوە بوو کە زۆر دەنگۆیەکی زۆری هەبوو یاساکە خوێندنەوەی بۆ کرا و پەسەند کرا ڕێنماییەکان بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە لە ئامادەکردنایە تەواو بوو لە ڕاستیدا ئەوەی کە لەسەر پێ هاتووە چونکە هەموو چاوەڕێی ئەوە بوو ئەوەی کە بەنسبەت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژەکە بوو و هەروەها ئەرکی شەرشانی ئێمەشە کە بە دوواداچوون بکەین فعلەن کە ئایا ئەم یاسایە جێبەجێ ئەکرێت یا خود نە بەڵام بەپێی ئەحکامەکانی خودی ئەم یاسایە باس لەوە دەکات کە دەلێتن حکوومەت بۆ ئەوەی کە ئاسانکاری بکات لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە پێویستی بە ئەوەی هەیە کە هەندێک یاسا دەربکەتن هەندێک ببوورە هەندێک پەیرە دەربکات پەیرە بۆ ئاسانکاری جێبەجێکردنی ئەم پرۆژەیە حکوومەت ئاماژەی بەوەی دایە کە پێویستی بە 6 پێراو هەیە کە دەری بکاتن لەو کاتەوە کە ئەو پرۆژەیە لەلایەن سەرروکی هەرێمەوە دەرچوێنرا و تاوقی لەسەرکرد لەلایەن سەرۆکەتی هەرێم دەلێتن کە لە خەڵی 6 ڕۆژ دەبیتن ئەم پەیرەوە دەربکات ئەمجا ئەم 6 ڕۆژە هێشتا تەواو نەبووە ئەمە چاوەڕێوە دەکەین کە لە خەڵی ئەو 6 ڕۆژە حکوومەت بتوانێت ئەو پەیرەوە کە پێویستە دەربکاتن و یدی یاساکە بەفعلی بکەویتە وەری جێبەجێکردنەوە و چاودێریش دەبین و دەوامان لە حکوومەت کردیە کە ئەلا لەقل بتوانیتن 3 مانگ جارێک راپۆرتێک پێشکەشی پەرلەمانی کوردستان بکرد لەسەر چوونەتی جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی کە ئێستا یاسایە نەک پرۆژەیە یاسای چاکسازی وەکو زین حکوومەت ئەوە پرۆژە یاسای خۆی پێشکەش کرد و پەسەند کرا جگە لەوان فراکسیۆنەکان پرۆژە یاسا پێشکەشەکان کام لەو فراکسیۆنانە زۆرترین پرۆژە یاسای پێشکەش کردووە یاخود هەماهەنگیەک هەیە لە نێوانیانە وەڵی خۆی هەموو فراکسیۆنەکان تەبعاً ئامادەکاری خۆیان ئەنجام دایە بۆ ئەوەی کە بتوانن پرۆژە پێشکەش بکەن هەر یەک و بەپێی بەرنامەی هەڵبژاردننی کە بانگەشەیان بوویان کردیەوە بەلێنیان بە خەڵکداوە ئێدی ئەوانە لە خلالی پرۆژە دەتوانن ئەو بەلێنانەی خۆیان کە بە خەڵکیاندایە جێبەجێ بکەن ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی ئامادەکاریمان ئەنجامدا و کۆمەلێک پرۆژەمان ئامادە کردیە بەڵام ئەوەی کە جێگای خۆشحالیە هەفتەی ڕابردوو سەرروکی فراکسیۆنەکان کۆبوونەوەیکیان ئەنجامدایە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و گەشتچوونە ئەو ڕێکەوتنە کە بتوانن پێکەوە بە شێوەیەکی هاوبەش کار بکەن لە چارچوەی کاری پێکەوەیی کارەکان ئەنجام بدەن و کاتێک کە بیانەوێت پرۆژەیەک پێشکەش بکەن تەنسیق و هەماهەنگی زیاتر هەماهەنگی هەیە لە نێوان فراکسیۆنەکانە لەسەر پرۆژە بەڵێت بە تایبەت بۆ ئەم وەرزەوەرزی بەهارەکە دەست پێ دەکەتن تەنسیق و هەماهەنگی دەبیتن ئینشاءالله بۆ ئەوەی کە هەموو پێکەوە هەموو لایەنەکان هاوکار بن کە پرۆژەی باش پێشکەش بکەن پرۆژەیە کە لە کۆتاییدا لە خزمەتی هەوڵاتنی کوردستان بیت ئینشاءالله باشخات و خەدیجە چەندێک کات لەبەر دەستایە بۆ وەرگرتنی پرۆژە یاساکان وەکو گوتم لە مانگی یەکەمی هەموو وەرزێک وەرزی بەهارە بیت یاخود پاییزە لە سەرەتای مانگی یەکەم ئێستا ئێمە لە 1/3 لە ئێستا کە پەرلەمانی کوردستان وەرزی بەهارە دەکاتەوە
لە دانیشتنی ئەوڕوودوای ئەمە لە 1 هەتا 31 ئەمە ئامادەین کە هەر پرۆژەیە کە دێتن پێشکەشی سەرۆکایەتی پارلمان بکرێتی ئیش لەسەر بکەن بە پێی ئەو پێوەرانە ئەگەر پێویست بوو ئیشەڵا دەخینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمی بووی دەکەین. بەڵێ بۆ پێی کە تۆ لەناو لیژنەی یاساییت کام کێشانە زۆرتر دووبارە بنەوە یاخود دروست دەبێت لە ناو پرۆژە یاساکانە زیاتر کێشەیەکن کە زۆربەی پرۆژە یاساکان دووبارە بۆتەوە تایە. والله خوب يعني ئەوە مثلا کێشەمان نییە کەوەکو بلێ کێشە کەبیتن بەڵام هەندێک جار حاڵێت هەیە کێشە دروستە بیتن بوو نمونە کە ئەمە تەماشای پرۆژەیەک دەکەن کە پێشکەش کراوە بوو لیژنەی یاسایی لەوانە هەندێک پێوەری پێویستی تێدا نەبیتن هەندێک جار هەندێک فراکسیۆنی تر لەوانەیە بڵێن کە لەبەر چی خوێندنەوە بوو پرۆژەی ئێمە ناکەن یان دەبینیم پرۆژەکە لە هەندێک لایەنەوە زەعیفە ئەو پێوەرانەی پێویستی تێدا نییە یاخود غموزێکی زوری تێدایە ئێمە لە بەشدا ئشکالیەتیش زۆر دروست نابیت بەڵام هەندێک جار ئەو گلەیە دروستە بیت کە باسی ئەوە دەکەن کە پرۆژەی ئێمە نەخراوتە بەرنامەی کار یان خوێندنەوە یەکەم بووی ناکرێت یان ئێهمال دەکرێت ئەم پرۆژەی ئێمە بۆچوونی جیاواز هەیە بەڵێ لەناو خودی لیژنەکەش بێگومان نوێنەراتی هەموو فراکسیۆنەکانی تێدایە بۆچوونی جیاوازمان هەیە بەڵام وەکو ئیش ئشکالیاتێکی ئەو تو کە شایانی باسکردن بیت هەتا ئێستا نەبووە و ئیشەکان هەموو بە هەماهەنگی و بە یەکتر قبولکردن و یەکتر تێگەشتن تێپەڕیون هەتا ئێستا یعنی گفتوگۆ کە هەر هەیە و جیاوازی بووچوونیش شتێکی زۆر ئاساییە. بەڵێ خات و خەدیجە ئێوە وەکو پەرلەمان لەم دانیشتنانەتان بەتەمانی دانیشتن لەسەر کۆرۆنا ئەنجام بدەن یاخود بەرنمەیەکتان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ خۆی لە ڕاستیدا کۆرۆنا پەتایەکە کە ئێستا هەموو دنیا پێ بەسەر قاڵاوە هەموو خەریکەوەن کە چۆن بتوانن بەرەنگار ببنەوە و ئەوەی کە دیارە و معلومە هەتا وڵاتانی پێشکەوتوی دنیاش نایانتوانیە کە بە شێوەیەکی زۆر باش یعنی ڕوبڕووی ئەو نەخۆشیە ببنەوە ئەوەی پەیوەستە بە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمەش لە ڕاستیدا وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستیە وەزارەتی ناوخۆیە ئەوانە ڕێکاری پێویستیان گرتوتە بەر و هەروەها پێشتریش ماوەیەک پێش ئێستا وەزیری تەندروستی بانکێش کراوە بۆ پەرلەمانی کوردستان لەلایەن لیژنەی تەندروستی و گفتوگو لەسەر بابەتەکە کراوە و وەزارەتی تەندروستیش ڕێنمای پێویستی خۆی باس کردیە و ئاماژە پێدا یدی لەسەر هەموو ئێمەیە هەموو تا هەوەکو تاکێک ئەو ڕێنمایە بە هەنوەر بگرین ئینشاءالله ئەو پەتایە لە هەرێمی کوردستان بەدوور بیت و هەموو لایەک بە سەلامەت و تەندروستی. بێگومان ئێستا هاوڵاتیان بەتایبەت فەرمانبەرانیش لە چاوەڕێی ئەوەیان کە ئایا ئێوە هیچ ڕێکارێکە گرنەبەر بۆی کەمکردنەوەی دەوام چونکە زۆر باس لەوە کرێ لە دەوامی پەرلەمان کەم بۆتەوە پەنجەمۆر نەهێشتراوە ئەمانە ئایا فەرمانبەران ئێوە چیان بۆ یاخود هیچ شتێک باس دەکرێت لەوانە کە بۆ فەرمانگەکان شتێکی وا هەبێت بۆ ئەوانیش یان وەزیری تەندروستی وانەکەن لەسەر و بابەتە کە ڕێنمایی باد بە فەرمانگەکان یاخود ڕێنمایی باد بۆی کە گرنگە فەرمانبەرەکانیش دەوامیان کەم بکرێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ بەڵێ لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە داوامی فەرمانبەران کەم بکرێتەوە بە بچوونی خۆم هەتا ئێستا وەکو شتێکی فەرمی هیچ باس نەکراوە لەسەر کەمکردنەوەی داوامی فەرمانبەران بەڵام ئەوە بچوونی خۆم وەکو شخصی پێم باشە ڕاستی داوامی فەرمانبەرانیش نەک ساعاتی کەم بکرێتە بەڵام وەکو وەجبە لێ بکرێتن یعنی بەشەوەی تەناو هەر بکرێتە بەش هەر بەشێک و چەند ڕۆژێک بە تەناو داوام بکەن بۆ ئەوەی کە قەرەبارەغی لەناو دام و دەستگاکان کەمتر بکرێتەوە بەریەکەوتن کەمتر ببیتەوە بۆ ئەوەی کە ئیشەڵە هەموو لایەک دوور ببن لەو پەتایە پێم باشە کە ئەم بابەتە باز بکرێت و قسەی لەسەر بکرێتن پارلەمان بڕیاری خۆیدا یەدی ئەنجومەنی وەزیرانیش بێگومان ئەو دەسەڵاتایی هەیە کە ئەو بڕیارە دەربکەتن. بەڵێ خات و خەدیجە زۆر سپاس دەکەین لە ستودیۆی کوردستان 24 ڕۆژ باش ئی کوردستان 24 لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ یابینەرانی بەڕێزی کوردستان.